الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. من ناوم بجدار جلالة، مواليد 2006، تمنم 19 ساڵە، دانیشتووی شاری کفریم، تقریبا ماوەی 9 ساڵە بانگەیم الحەمدوللا. وەڵا لە سەرەتاوە لە مناڵیەوە خولیای بانگدانم هەبووە، هەر هاتو چۆی مزگەوتمە گەر الحەمدوللا بە پاڵپشتی مامۆستا محەممەد بەلا براهیم زۆر سوپاس یەکەم کە ئەو بۆ هۆی هاندانم کە فێری بانگدام الحەمدوللا 8 ساڵە بانگەیم و چەندین بڕوانامە بەدەستێناوە الحەمدوللا فەزلی خۆیە. هەر لە ئیرادووە دەنگم خۆش بوو، بەڵامی تر فێربوونی مەقاماتیش زۆر دەورە بینی لە بانگیانە. وەڵام من لە سەرەتاوە دەستم پێکرد، مەقاماتم زۆر نازانی، ینی لە سەرەتاوە دەستم پێکرد بە تەقلیدکردن دەستم پێکرد. الحەمدوللا مامۆستا محەممەد بەلا براهیم زۆر هاندانم بوو لە بانگدانەوە الحەمدوللا. فێر مەقاماتەکانیش من خۆم ویستم لێ بووتر، هەر شتێ ویست لێ بێ زوو فێرە بێ ئینشاءڵڵا. زیاتر بە مەقامی سەبا و مەقامی ڕەستە و مەقامی بەیاتە و حتى مەقامەکان بۆ کات بە کاتە گۆڕێ. نیمەڕوان حیجازە لێ، عەسران مەقامی بەیاتە درێ و عەسران مەغریبان با بڵێن ینی بانگەکانی تۆزێک کورد بێ باشترە. وەراست زۆریان پێخۆش، ئەوان زۆر پاڵپشتم بوون و هەم بۆ هەموو خولیەکە بەشداریم کە زۆر پاڵپشتم بوون، حەزیانە کرد کە سەرکەوتم بەدەست بێرم الحەمدوللا، کە چەندین بڕوانامە بەدەستهێناوە لە پلەی نوێیم بەدەستهێنا لەسەر ئاستی گەرمیانە الحەمدوللا. ساڵی پار لە سلێمانی لە پلەی دووەم هێنان لەسەر کوردستانە. وەڵا سەرەتا کە دەستم پێکرد خەڵک ینی ئەوە نەبوو، ینی زۆر نەمیانە ناسی، بەتر کە بانگی میا و لە سەرەتاوە تۆزێ لە بانگیانە تۆزێ غەڵەت و شتمە کرد، بەڵام الحەمدوللا فێر بووم ویسە خەڵک زۆریان پێخۆشە بانگدەم، لە هەرکوێم بینێ ئەڵێ فەرموو بانگمان بوون. وەڵا بانگدان ینی بانگدان شتێکی هەستێکی زۆر خۆشەکات، توانای ئەوەتە بێ لاسە تەقلید بکەیتەوە. اینجا مەقاماتیش لە هەستۆ، ینی مەقامات هەتا نەتوانی بە دوایە نەڕۆی فێر ناوی بەگاڵتە. وەڵام من لە سەرەتاوە بانگم ویە بەڵێ تقریبا لە ئەوڵەوە کە دەست پێەکەی قورسە بانگدان، بەڵام تر بەرە شتەکە ئاسانە بێت وڵات. سەرەتای بانگدان بانگی ینی هەموو گیانتە لەرزێ، بەڵام ئێستا بەرە بانگ زیادەکەی الحەمدوللا ئەو هەستەش نامێنێ. لە هەموو مزگەوتەکان کفری بانگمدا بەس تەنیا 2 مزگەوت نەبێ، ئینشاڵڵا لەو 2 مزگەش بانگەیە. وەڵا زۆری بانگمەکەن، بەڵام تر خۆم ئەگەر حەزم لێ بێ ئەچم بانگەیم لەوێ. بەڵێ وەڵای کاکانگیان بانگدان ینی بانگدان دەنگێکی ئیرادیە بێ، هەر کەسێتە بۆ نمونە لە ئیرادی دەنگیوانە بێ بۆ بانگدان ناگونجێ. اینجا بانگدانیش مەقاماتە، ڕاستە هەموو کەسەڵێن هەموو کەسە دەنگی خۆشە، بەڵام چی هەموو بە فێربوون بە مەقامات کە تۆ ویست لەسەر بێ، هەموو شتێ ویست لەسەر بێ فێرە بێ ئینشاڵڵا. مەقامی بەیات زۆر بانگی پێدێ، مەقامی حیجاز، مەقامی سەبا، ئەمانگەنە زۆربەی کات بانگی پێدێ. بانگدان جگە لە مەقامە سەرەکیەکان بانگمان فەرع زۆرمانەیە، وەکو مەقام سێگایە، مەقام تەشاومە، مەقام زۆر مەقام فەرعمانەیە کە ئێستا ناتوانین. وەڵا کە لە سەرەتا بانگی ئەبێ زۆر خۆت ئامادە بکەیت و کە هیلاک نەبیت و تەنگە نەفەس نەبین و کە چوویتە بەردەم سەماعەکە هەلاسەیەکی قوڵی بۆ هەڵمژە و تەنیانی چاوت داخە و بیر لە بانگەکە بکەوە، بیر لە ئێلاولات دەور پشتت هیچ مەکەرەوە. وەلای سەرەتا کە بانگمدا دووەم بانگ سێم بانگ بوو کە بانگمدا غەڵەتی زۆر هاتیان، غەڵەتم کرد کە ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله جار وای هەر لە بیر چووە یەکسەر بۆ حەیاڵە سەڵام، بەڵام تر کێشە نابێ ئینشاڵڵا هەڵەکردن لە بانگدانە کە ئەبێتە هۆی هاندانت باشتری گەیتەوە. وەڵا قورئانە خوێنم الحەمدوللا تۆزێکشم لەبەرە، بەڵام تر بۆنەی خوێندن و ئەمساڵ دەرچووی خۆناغی 12 ئامادەین ئەمساڵ تاوام گورە الحەمدوللا. نە وەڵا بەشداریم نەکردووە، هەتا ئێستا هیچ
بۆ نیەک و هیچ سرودیە بەشداریم نەکردبوو. وەڵای بانگدان عالەمیەکان ئێوان بانگیانیان زۆر قورسانی تەقلیدکردنیان بوونە فارسیە، تورکیە، ئەمانە هەموو قوڕیە نادی، ئەمانە تەمرینێکی زۆریوێ. ڕاستەکەی گوێم لێیان گرو بەڵام تەقلیدکردنیان زۆر گرانە. شێوازیان زۆر قورسە بانگدا بەتایبەتی بانگ تورکی، فارسی مانە زۆر قورسە. وەڵای هەوڵم بوو یا ئینشەڵا بانگ فارسی بەرەبەرە خەریکە فێرە من بێ. و لە کەفریش بەشداریم کردووە پلەی یەکەم بەدەستێناوە. لە کەفری دوو جار پلەی یەکەم بەدەستێناوە لە سلێمانی جارێکیان. وەڵای شتێکی چاکە ئەم خولێ لە بۆ هەم بۆ مەقامات و هەم بۆ فێربوونی کەسێکە لە سەرەتاوە بانگدان نەزانێت، هەم شکاندنی ترسەکە لە دڵیانە لە بڕێکی لە بانگدان ئەترسن. لا إله